دیارم شاندێکی نێودەوڵەتیە لە زیاتر لە 200 ئەندام پێک دێ و لە 12 وڵاتی جیاجیاوە بە تایبەت لە ئەوروپاوە کەمان سەردانی باشووری کوردستانیان کردووە و ئەمان مەبەستیانەوەیە کە پەیامی ئاشتی بگێنن و دژی شەڕن و دژی جەنگن و دژی تۆبارانکردنن و دژی ئەوەن کە بۆ نمونە مەسەڵەن تورک درەختەکانی کوردستان دەبڕێتەوە و کیمیایی کوردستان دەکات و بردومان دەکات و لە ڕێگەی فڕۆکە جەنگەکانی و بەردەوام بردومان دەکات لەم بردومانانە شایەن لە جەنگا تەنها مرۆڤەکان نامرن بەڵکوم ژینگە دەمرێت زیندەوەر دەمرێت ئاژەڵ دەمرێت باڵندە دەمرێت تەواوی خشۆکانی کە لە ناو سروشتە هەن ئەمانە دەمرن وەکەوەی کە ئێمە بینیمان لە هەڵەبجەی شەهید کە لەوانە لەلایەن سوپای ڕژێمی بەعس سوپاکەی سەڵام حسینەوە کە چەکی هیمایی بەکارهێنرا لەوێ تەنها مرۆڤەکان نەمردن بەڵکوم هەموو ئەو ئاژەڵ و زیندەوەرانشی کە لە ناو سروشتە بوون ئەوانیش بە هەمان شێوە مردن لە ماوەی زیاتر لە 40 ڕۆژی با بڵین داگیرکاریەکەی دەوڵەتی تورک کە دەستی پێ کردووە بۆ زیاتر لە 13 جار چەکی هیمایی بەکارهێناوە لە بەکارهێنانی ئەم چەکە هیماویانە وەک ئاماژەم پێکرد تەنها مرۆڤەکان نامرن بەڵکوم ئەو ئاژەڵانش دەبرن لەبەرەوە هەم ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان وەکو چالاکوانی ژینگە لە باشووری کوردستان و هەم ئەوانیش کە لە ناو شاندەکەیانە چالاکوانی ژینگەیتایە هەمومان هاودەنگ بووین لەوە کە ئێمە یەک هەسارەی زەویمان هەیە و پێویستەکە لە هەرکوێ پێشێلکاری ژینگەی هەبێت لە هەرکوێ داگیرکاری هەبێت لە هەرکوێ شەڕ هەبێت هەمومان پێکەوە پەیامی ئاشتی بەرز بکەینەوە و ڕێگری بکەین لەو جەنگ و لەو کارەساتانی کە ڕوەدا لە هەر وڵاتێکە چکە و درەختانی کە لە باشووری کوردستان دەبڕێتەوە تەنها کورد وەکو نەتەوەیەک تەنها زیانمەند نابێت بەڵکو مەسەڵەن دەوڵەتی تورکی خۆشی بە هەمان شێوە زیانمەند دەبێت چکە درەخت ئۆکسجین دابین ئەکات بۆ تەواوی مرۆڤایەتی نەک تەنها بۆ کورد ئێمە وەکو ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی و لایەنە سیاسیەکان بۆ خۆم لەسەر نوێنەرایەتی حیزبی شووعی کوردستان بەشدار بووم یعنی ڕاو بۆ چوونی ئەوان بۆ ئێمە ڕوون کرایەوە و مەبەستی سەردانەکەیان زیاتر لە بواری ئاشتی و ژینگا بووە ئێمەش وەکو ئەندامی ئەو حیزبان ئەو ڕێکخراوانەی کە بەشدار بووین ڕووداوەکانی داگیرکاریەکانی تورکیا کە کارکردنی دەوڵەتانی دراوسێ لەسەر گرتنەوەی ئاوی ئەو ئاوانەی لە خاکانی ئەوانەوە هەڵەقوڵێ و سەرچاوی ژیانن لە کوردستانە بۆمان ڕوونکردنەوە و داوامان لێکردن کە دەنگی خەڵکی کورد بگەێنە ڕاگەیاندە جیهانیەکان و ناوەندە جیهانیەکان بۆی بتوانرێ ڕێ لە داگیرکاری بگیرێ